قوتابیەکانی ئامادەیی وێژەوی زانستی خەڵاتەکرێن یەکەمەکان تا زانکۆ 4 ساڵە یا 6 ساڵە تەواوەکە لەسەر ئەرچی ئێمە تەواوەکە ئێمە هەموو ساڵێ یارمەتیان نەدەین دووەمین و سێمینەکانی وێژەی ئامادەی ئەوانیش خەڵاتەکرێن بە یەکجار مەبلەغێکی یەکجاری لەگەڵ متەوەستە ناوەندی یەکەمەکە ئەویش خەڵاتەکرێ دەگەر پەیمانگا هونەرە جوانەکانی ڕەواندز یەکەمەکان خەڵاتەکرێن. بەڵێ بەڕاستی ئەم ساڵ و ساڵی ڕابردوش غەدرێکی زۆریان لە قوتابیان کرد کە زۆریان ناویان نەهاتەوە وابزانام 16,000 قوتابی بوون بەڕاستی خەدرێکی زۆرەوە داوایان لێ دەکەین کە ئەوانەی خولی دووە من ئەوانیش دووبارە لەو بەپێی نمرەکانیان لە کۆلێژ و زانکۆکان وەربگیرێن و دەرچوانی کۆلێژ و زانکۆکانیش دابمەزرێن و ئەوەندە کۆلێژی ئەهلی نەکەنەوە لە کوردستان زیاتر دامەزراوەی زیاتر بکەنەوە بۆ ئەوەی دەرچوانی کۆلێژ و پەیمانگان دابمەزرێن لە بوارە زۆر بە زۆرەکە. بەنسبەت سیستەمی وەرگرتن بێگومان ئەو ساڵ قوتابیەکی زۆر وەرنەگریا لە زانکۆ پەیمانگاکان هەر لەجێ بەرزشانەوە بەڵام وەرنەگریان بێگومان ئەو گرفتانە دەبێتە مای سارکردنەوەی قوتابیان لە پرۆسەی خوێندن و هیوادارن ئەو گرفتانان چاسە بکەن بۆ زۆرترین قوتابی لە کولە و پەیمانگاکان وەرگیرن بتوانن توانەکانی خۆیان وەگەر بخەن بۆی خزمەتی کوردستان بکەن.